بەڵە بەرزان هەر سەبارەت بە سوتانی دارستانەکانی ڕووباری سیروان کە لە ماوەی یەک مانگدا ئەمە سێ جارە دەسوتێت گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڕەشید بەکر بەڕێوەبەری دارستان و پاوەنی گەرمیان دەکەین بەڕێزیان لە کفریەوە لەگەڵمان دەبێت کاک ڕەشید سڵاوت لێبێت لە ماوەی مانجێکدا سێ جارە ئەم دارستانە بسووتێنرێت پێتان وایە بۆ چێ ئەمە دەکات؟ بەڵێ کاکندریان ئەم کاتێکتان باش هەموو کاتی هەموو بینەران و بیسەرانی باش بە دەریکراوی لە یەکی شەش تاوەکو یەکی حەوت نەک سێجار چوارجا ڕووداوی ئاگرکەوتنە یاخود ئاگر تێبەردانی دارستانە سروشتیەکانی سنووری ئیدارەی گەرمیان ڕووی داوە. هۆکار چەند هۆکارێک کە هەن بە بۆچوونی ئێمە هەرچەند تا ئێستا پشتڕاست نەکراوەتەوە بەڵام بە بۆچوونی ئێمە یەکێ لە هۆکارەکانەوەیە کە خەڵکێکەوێ جێگەی و دارستانانی کە ئەسووتێ داگیری بکە بۆ کاری کشت و کاڵی یاخود بۆ ئەوەی بەکاری بهێنێ بۆ مەبەستێکی بازرگانی یاخودکردن فرۆشتنی پێوە بکە. هۆکارێکی دیکەی ئەوەیە دارکان بۆ بە خەڵوسکردن بەکار بهێنن لە بازاڕە بیفرۆشتنەوە و شتێک پارەیان دەست بکەوێت. باشە یعنی ئێوە بەدووەدا چونتا کردووە کەم چکەمە یەکەم جارنیەوە چوارەم جارۆک خۆت دەڵێ جارێک دوو سێ چوار لەماوەی ئەم چوار جارەدا بەدووەدا چونتان کردووە کەس دەستگیر کراوە گومانتان لە کەس هەیە؟ بەڵێ ئێمە وەکو لای نەپەیوەندیدارەکان لیژنەیەکی ئاوبەشمان پێکێناوە بۆ دەستنیشانکردنی زەرەر و زیانەکان بە لە هەمان کاتیشە بۆ ڕێگەگرتنە بەری ڕێگەی یاسایی دژی ئەو تاوانبارانەی کە لایەنە پەیوەنددارەکان دەستگیریانەکەن یاخۆ دەیاندۆزنەوە. تا ئێستا لە لێکۆڵینەوەدان لایەنە پەیوەنددارەکان برانی پۆلیسی دارستان بە شەونەخەونی ئەوان توانراوە ئەوەیشی کەماوەتەوە بپارێزرێ لە سوتاندن ئەوەی کە ئەکرێت چاوپۆشی لە هیچ کەسێ ناکرێت. داوامانیش وایە لە هەموو کەسێک لە هەموو ژینگە دۆسێک لە هەموو لایەک کە هاوکارمان بێ لە دۆزینەوەی ئەو تاوانبارە ناڵێن تومەتبەر چونکەمە تاوانە دەرحەق بە ژینگاکرێ ئەمە هیچی کەمتر نییە لە ئەنفالی چی کەم ئەنفاری ژینگەی ئەنفاری سروشت ئەنفاری سەوزاوی دارستانی ناوچەکە. بەڕاستی ئەمە تیرۆرکردنی دارستان و سروشت و ژینگە و جوانی ناوچەکە کە لە گەرمیانە ئەکرێ. ئەوەی کە ئێمە مەبەستمانە داوایەکەین هەموو هێزە ئەمنیەکان داوایان لێکەین داوای برایانیان لێکەین هاوکار و هەماهنگ بن لەگەڵمانە هەرچەند هیچ لایەنێکیان هەر داواکاریەکمان هەبێ قسووریان نەکردووە داواکارین لە دۆزینەوەی تاوانباران هاوکارمان من بۆی بە زووترین کات ڕوبەڕووی دادگایان بکەینەوە و چاوپۆشی لە هیچ کەسێک نەکەین. کاک ڕەشید ئەم دارستانە ینی پاسەوانێک پۆلیسێک کەسێکی لێ نییە کە چاودێری بکات بۆەوەی وا بە ئاسانی کەسێک نێت و گڕی تێبەردات و بۆ مەرامی خۆی هەرچێک بێت بەکاری بێنێت؟ بەداخەوە درێژی دارستانەکە ئەتوانی بڵێ بەدەیان کیلۆمتر دارستانە دارستانێکی چڕە لەسەر ڕۆخی ڕووباری سیروان شۆڕەبێتەوە لە خواری دەربەنی خان و بانی خێڵانەوە شۆڕەبێتەوە تاگاتە نزیکی کوڵەجۆ و ناحەی جەلەولا. ئەمە بە برایانی پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان لەوە چێ کۆنتترۆلێکی ئەو تۆ نەکرێ بتوانن کۆنتترۆلی بکەن لەبەرەوەی ئەوانیش معاناتی خۆیان هەیە پێم خۆشترە خۆیان زیاتر معاناتەکانی خۆیان بازەکەن بەسۆکەوەی ئەمە ئازانین ژمارەی پۆلیسەکانیان ئەو ژمارەیە نیە بتوان کۆنتترۆلی تەنها ئەو دارستانە بکەن. داواتان کردووە تاوەکو ئێستا کە دارستانەکە لەبەرەوەی چڕە و چەند کیلۆمەترێک دەخایەنێ و درێژە و پێویستی بە پۆلیسی زیاتر هەیە پێویستی بە پاسەوانی زیاتر هەیە هیچ داوایەکی ئەواتان کردووە کە دارستانەکان لە ژێر مەترسیدانەوە چوارەم جارە دەسووتێت ڕەنگە زیاتریش بێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە داوامان کردەوە وەکوتم ئەوانش لەبەر ژمارەی میلاکی پۆلیس و ژمارەی کەمی خەرجی بەردەستیان ئەوەی لە توانایان بێ بە زیادی چاوپایین بە دوو هێندە و بە سێ هێندەوە جێوەجیان کردووە هیچ نێکیان نەکردووە کەم تەرخیمێکیان نەکردووە. بەڵام ئەگەر بکرێ لایەنە پەیوەنددارەکان هاوکاریان بن سەرۆکایەتی حکوومەتی هەرێم لە چی لە دابینکردنی سوتەمەنی چی لە دابینکردنی ئۆتۆمبیل چی لە زیادکردنی ژمارەی پۆلیس بۆیان چی لەوەی کە لە ڕێگەی نووسراوێکەوە لە ڕێگەی بڕیارێکەوە لایەنەکانی دیکەی لایەنە ئەمنیەکان
چۆنەڵی هینیان بۆ بکە نووسرایان بۆ بکە هاوکاری هەمانگی لەگەڵ پۆلیسی دارستانە بۆەوەی ئەو تاوانبارانە ڕوبەڕووی دادگا بکرێنەوە لە ڕێگەی دادگا بەڕێزەکانی شۆ داوامان وایە لی کەناڵە بەڕێزەوە داواکەین دادگاکانی هیچ سزایەکی سووک بۆ تاوانباردانە جگە لە سزایەک کە بێتە مایی دەرز و عیبرەتێک بۆی جارێکی دیکە تا ئێستا کەس دەستگیر کراوە زیان بە دارستانەکان بگەێنێ لەسەر ئەم بابەتە لە سنووری گەرمیانە بۆ ئەم چوار حاڵەتە نەخێر تا ئێستا بە دەستگیر نەکراوە بەڵام بۆ حاڵەتەکانی دیکەی لە مانگەکانی پێشووترا بەڵێ زیاد لە دەکەیسمان لە دادگاکانە تا ئێستا بەردەوام لە دادگایکردن بەردەوامە تێدا یەکلا نەبووتەوە چی بە غەرامە بێ یاخود چی بە سزادانی حەبسکردن بیان سجنکردن بێ بهێڵێتەوە لە زیندانەکانە. بەڕێز ڕەشید بەکر بەڕێوەبەری دارستان و پاوانی گەرمیان لە کفریەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ تۆ کاک ڕەشید مادومان کردیت.